ئازەکانم خۆشەویستیت بۆ هەر کەسێک وا لێکە قەت بێگوێی نەکەی. خۆشەویستیت بۆ ذاتی ئەڵڵا چۆن وا لێ نەکا هەمیشە بەگوێی بکەی. ئەمە دوو فاقەیەشی، چۆن شەرم لە من بکەی، شەرم لە باوکە بکەی، شەرم لە مامۆستایەکە بکەی گوناه بکەی باشە، بەڵام شەرم لە خودا نەکەی کە گوناهکەی. ئازەکان ترسەکەی زۆر زۆر گەورەیە. گوناهەکەی خودای گەورە لێش تەبورێ عەفوش دەکە، بەڵام ڕووت هەیە سەربەرزکەیتەوە لای خوا. ئەها کاتێک کەسێکە بینیوە گوناهە کردووە پێی زانیویت داوای لێبوردنە کرد لێت بووری، بەڵام هەمیشە کە ئەیبینی دوای لێبوردن هەمیشە کە ئەیبینی چیەکەی سەرکز دەکەی سەرداخی، خەجاڵەتە بی ڕووزەر دەبی سەرداخی ڕوو نایە سەربەرزکەیتەوە. فضەیلی کوڕی عیاضەی فەرموو واسەوئەتە یا ڕەب وەئین عەفەوتە عنی، ئەی قوڕم بەسەر ئەگەر لێشم خۆش بی، ئەی قوڕم بەسەر ئەگەر لێشم خۆش بی. ئەوە لە گوناهەکانم زۆر بوو، هەموو گوناهەکان مسڕیەوە. ئەی باشە چۆن ڕۆژی قیامەت ڕووم بێ سەربەرزکەمەوە، چۆن خەجاڵەت نەبم بۆی ترس لە ڕووزەردی، ترس لە خەجاڵەتی، ترس لە شەرمەزاری، ترس لە سەرنواندن ڕوودنەیە سەربەرزکەیتەوە. ئەمە هەماهەنگە لەگەڵ چیا؟ ئومێدی ڕەحمەتی خوا. بدون تەشبیه وەکو جوتیارێک گەنمێک جۆیەک برنجێکی کردووە دەغڵودانێکی کردووە لە نێوان دوو حاڵاژی، لایەکە ئومێدێکی زۆریە سبەینێ قازانجێکی زۆری دەستکەوێ، لەگەڵ ئومێدەکەشا چی هەیە؟ ترسی هەیە. ترسی ئەوەیە باران نەبارێ، ترسی ئەوەیە نەخۆشیێک بڵاو بێتەوە، ڕەنجی بەزایە بچێ، ترسی ئەوەیە هێرشی کولێک بێت بۆ نمونە دەغڵودانی هەر هەموو لە ناوبەرێ، ترسی هەیە. لەگەڵ ترسەکە هەمیشە چیشی هەیە؟ ئومێدی هەیە. بڕواداری حەقیقی ئاوایە بە دوو باڵی ترس و ئومێد ئەفڕێ بۆ لای خوا. نابێ تا لە ژیانابی بە یەک باڵ بفڕی، بە یەک باڵ قەت ناتوانی بفڕی بۆ لای خوا. ئەبێ دوو باڵی ترس و ئومێد بەیەکەوە هەردووکیان ئەدگێنە لای پەروەردگار. العارف بالله وەکو ابن عەطایلە لە ئەسکەندەرێ فەرمێ لا يزول اضطراره ولا يكون بغير الله قراره. ئەڵێ ئەو کەسەی کە عارفە بەخوا هەمیشە دڵە ڕاوکێتی، هەمیشە ترسێتی. ترس لە بوونەوەر نەوەڵڵا، ترس لە ڕزق و ڕۆزی نەوەڵڵا، هەمیشە سەیری هەژاری خۆیەکات و سەیری دەوڵەبەری خواکات، هەمیشە سەیری گەورەی خواکات، سەیری کەمتەرخەمی خۆیەکە، هەمیشە سەیری ئەوەکە کە چۆن نزیکتر بێتەوە، هەر چەند نزیک بێ خۆی بە دوور ئەزانێ، خۆی بە دوور ئەزانێ. ئەزانی خۆشەویستی ئێمە لەگەڵ خۆشەویستی پێغەمبەران و چاکان و وەلیەکان ئەزانی وەکو چی وایە؟ تینوێتی. کەسی وا هەیە تینوێتی بە دڵۆ پێ ئاو بە نیو پەرداخاو تینوێتیشکی تەواو تر دڵی ئارام بوو تینوێتی شکام. بەڵام پێغەمبەران قەت تینوێتیان ناشکی، عشقیان بۆ خوا، خۆشەویستیان بۆ خوا هەرچەندە زیاتر لە شرابی محەبەتی خوانۆشن زیاتر تینیانە بێ بۆ نزیک بوونەوە لە خوا. هەر کاتێ تێراو بوویت بزانە دۆڕاوی، بزانە لە خواری خوارەوەی. ئازەکانم ئەکێ لەو ترسانە کە ترسی پێغەمبەرانە، ترسی چاکانە، ترسی پاکانە، ترسی ئەوەی بچێتە باشتەوە. تەسەوڕەکەی ئەترسێ بچێتە باشتەوە. باشە دڵ خۆشە بێ بچیتە باشەوە نەترسی. چاکان و پاکان ئەترسن بچنە باشتەوە. بۆ بچنە باشتەوە لە خوارەوە ون. ئەها بدون تەشبیه هەمومان داوەت کراوین بۆ لای ئاغایەک، بۆ لای دەوڵەمەندێکی زۆر گەورە،
بۆ لای سەرۆکی وڵاتێک کەسێکی ناودار ئەها کاتێ ڕوو لە تۆ بکە و دەستێ بگرێ و بتخاتە پێشی پێشەوە خۆتۆی بردووەتە دیوەخانەکەی خۆی بەڵام لای پێڵاوەکانە دایناوی تخوا ترسە هەیە ترسە نییە پێت ناخۆشیان پێ ناخۆش نییە ئەتخاتە باشتەوە بەڵام لە خوارەوە داتەلی زۆر جیاوازە لەوەی کەیباتە سەری سەرەوە لە فردەوسە لای خۆیە بێ باشە بۆیە ترسی چاکان لەوەیە بچێتە باشتەوە ترسیان لە چوونە بەهەشتە بەڵام لە خوارەوە بن یا ڕەبی خۆی وامە لێ بکەی هەمیشە بە دوو باڵی ئومێد و ترس بەرەو لای تۆ بفڕین یا ڕەب